129 ساڵ لەوە پێش واتە ساڵی 1886 زاینی کرێکارانی شاری شیکاگۆی ئەمریکا بە دروشمی بەسیا برسێتی و بەسیا کۆیلەتی ڕژانە سەر شەقامەکانی شاری شیکاگۆی ئەمریکا و یەکی ئایار بەو دروشمەوە دەستی پێکردو تا بە ئەمڕۆکە درێژەی هەیە. لە ساڵی 1889 زاینی واتە 3 ساڵ دواتر لە سەروبەندی سەدەمین ساڵی ڕووخانی زیندانی باستیل و یادی شۆڕشی مەزنی فەڕەنسا کۆنگرەی دووهەمی ئەنتەرناسیۆناڵی سۆسیالیست بەسترا. لە کۆتایی ئەم کۆنگرەدا نوێنەری حیزبی سۆسیالیستی کرێکاری ئەمریکا پێشنیاری کرد کە ڕۆژی ئەوەڵی مانگی مەی وەکو ڕۆژی جیهانی کرێکار دیاری بکرێت. لەو ساڵە بەدواوە ڕۆژی جیهانی کرێکار لە هەموو شارەکانی جیهان جێژن دەگیرێت و کرێکاران لە پێناو گەیشتن بە مافەڕەواکانی خۆیان خۆپیشاندان و جێژن و شایی خۆیان دەردەبڕن. لە ئێرانیش بە هەمان شێوە ساڵی 1890 زاینی لە شارەکانی مەشهد، تاران و تەورێز کرێکاران یادی ڕۆژی یەکی ئایاریان کردەوە. سڵاو خۆشەویستان، ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. پیرۆزبایی ڕۆژی جیهانی کرێکار لە هەموو ئێوە خۆشەویستان بەتایبەت کرێکارانی بەشمێنەتی ئێران و کوردستان بەگشتی پیرۆز دەکەم و ئاواتەخوازم ساڵی نوێ واتە ئەم ساڵ کە تەیدان ساڵی گەیشتن بە ئاوات و ئامانجەکانیان بێت. خۆشەویستان، تەوەرەی ئەم شەوی بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات لەبەر ئەوەی کە سبەینی ڕۆژی جیهانی کرێکارە تەرخان دەکەین بۆ یادی ڕۆژی جیهانی کرێکار. بۆی کە بزانین بارودۆخی کرێکارانی ئێران بەگشتی لە ساڵی ڕابردووی زاینیدا چۆن بووە، دەست و پەیوەندەکانی کۆماری ئیسلامی و دەستگا و ناوەندە حکوومیەکان چۆن لەگەڵ پرسی کرێکار مافەکانی کرێکاران و بارودۆخی کرێکاران چۆن مامەڵەیان کردووە. میوانداری بەڕێز کاک فارۆقی باوامیری ئەندامی دەفتەری سیاسی کۆمەڵە و جێگیری سکرتێری گشتی کۆمەڵەوان کردووە. کاک فارۆق سڵاو، ئەو کاتتان باش و بەخێربێن بۆ بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات. ئەو کاتتان باش کاکە موختار، ئەمنیش باش. پیرۆزبایی و خۆشەویستی خۆم پێشکەشەکەم بە هەموو خانەوادەی کرێکاران لە ئێران و بە تایبەت هەموو خانەوادەی کرێکاری لە کوردستان. هیوادارم ساڵی داهاتوو ببێتە ساڵێکی پڕ تێکۆشان و پڕ لە مبارزە بۆ چینی کرێکار. بەڵێ سپاس کاک فارۆق، ئێمەش ئەو ئاواتە خوازیین. کاک فارۆق، هەروە کە بەڕێستان و بینەرانی خۆشەویستیش ئاگادارن کۆمەلگای ئێران پتانسیێڵێکی بەهێزی هەیە وەکو هێزی گۆڕانخواز و هێزێک کە بەرامبەرکێ بکە لەگەڵ سیاستەکانی کۆماری ئیسلامیدا، بۆی کە نەسڵی نوێی خەباتکاری کۆمەڵە و بینەرانی خۆشەویستی بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات بزانن کە ئەو هێزانە کامانن. ئەو هێزانە چین لە گۆڕەپانی سیاسی ئێراندا خەبات دەکەن. ئەو هێزانە بەلای منەوە پێش هەمویان هێزی ئەساسی ئاڵوگۆڕ لە کۆمەلگای سەرمایەداری و لە نیزامی جمهوری ئیسلامیە هەر کرێکارانن و هەر کرێکارانن کە دەتوانن ئەو ئاڵوگۆڕە ئەساسی پێک بێنن. دیارە لە نێو کۆمەلگایە بزوتنەوەی ژنان هەیە کە بۆ بەرابەری تێکۆشن، بزوتنەوەی فەرهەنگی و ڕۆشنبیری هەیە کە بۆ ئازادی تێئەکۆشن و بۆ دموکراسی تێئەکۆشن. بە تایبەت لە ئێران بزوتنەوەی میلیەتەکان و قەومەکان هەن کە ئەوانیش بۆ حەقی چارەنووسی خۆیان و کۆمەلگایەکی عادڵانە تێئەکۆشن. هەروایش بێجگە لەوانە بزوتنەوە دموکراسی خوازەکانی لێرە و لەوێن کە سەرجەم هەمویان، مەسەلەن بۆ نمونە بزوتنەوەی معلمانمان هەیە، بزوتنەوەی مامۆستایانمان هەیە. ئەمانە هەمووی ئەو هێز و نێروانن کە جمهوری ئیسلامی دەزانێ سبەینێ لەگەڵیان ڕوبەڕوە بێ و دەزانێ ئەو فشارێک کە هێناوێتە سەر خەڵک ناتوانێت هەروە ئیدامەی بێ و خەڵک لێوە جواب بدەن.
بەڵێ بینەرانی خۆشەویست بینەری بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتن کە هەموو شەوانی پێنجشەمە لە کاناڵی ئاسمانی ڕۆژهەڵاتەوە پێشکەش بێەوە خۆشەویستان دەکرێت و ئێوەش دەتوانن لە ڕێگای ژمارە تەلەفۆنەکانی 0964 771 775 03 و هەروەها 0964 750 385 0416 ڕاستەخۆ پەیوەندی بە بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتەوە گرن و لەسەر تەوەرەی بەرنامەکە کە تایبەتە بە ڕۆژی جیهانی کرێکار ڕاو بۆچوونی خۆتان دەرببڕن و هەروەها خۆشەویستانش کە ئیمکانی ئەوەیان هەیە لە ڕێگای وایبێر واتساپ و لاینەوە بەشداری لە بەرنامەکەدا بکەن ئەوانش دەتوانن پەیام بنێرن بۆمان و بەشداری لە بەرنامەی خۆتان بەرنامەی ئێوە و ڕۆژهەڵاتدا بکەن. کاک فاروق، ساڵی 1393 لە حاڵێکدا کۆتایی پێهات کە ساڵی بەرینبوونەوەی ئاعترازە جەماوەریەکان بوو لە مامۆستایان، لە ژنان، لە کرێکاران بە باقی چین و تۆژەکانی کۆمەلگا بووین. کرێکاران لەوە هەلوو مەرجێکدا کە بینیمان گەماروی ئابووری، فشاری دەسەڵات، ناوەند و ئۆرگانە ئەمنیەتیەکان زاڵ بوو بەسەر بەتایبەت کرێکاران و ژنان و معلماندا. ئەو داخوازیانە وەکو خاڵی سەرەکی چی بوون کە کرێکاران هێشتا پێی نەگەیشتون و بۆی خەباتەکان؟ من ئیجازەم هەیە پێشووتر شتێکت ئەرز کۆم ئەوشەوەیە کاکەگیان سەرمایە بەبێ کرێکار سەرمایە نییە، کرێکاریش بەبێ سەرمایە کرێکار نییە. ئەم دوانە لێک هەڵپێکراوە. 35 ساڵ حکوومەتی جمهوری ئیسلامی ژیانی کرێکاری بردووەتە جێگایە کە ئێستا زۆربەی خەڵکی فەقیر و هەژار لەژێر خەتی فەقرا دەژین. ئەمە معنایەکی قوڵی هەیە بۆ مبارزەی کرێکاری و زەحمەتکەش. ئەمە معنایەکی ئەساسی هەیە. لەباری ڕەوانیەوە زەربەی قورسی لێداون، لەباری ئیقتصادیەوە مەحدودی کردوون، لەباری سازماندانی شۆراکانی ئیسلامی و خانەی کاریگەر و تەشەکولهای بەناو کاریگەری فشاری گەوری خسۆتە سەریان. هەر مبارزەیەکیان کردووە مەجبور بوون قوربانی بۆ بدەن و بەشێ لە ڕاهبەرانیان بچێتە زیندانەکانی جمهوری ئیسلامی. ئەمە تەلاشێکی جیدالێکی بێدەنگ بووە کە بە توولی 35 ساڵی ڕابردوو بەبێ وەقفە کراوە. ئەگەر بینە سەر فقط ساڵی ئەم ساڵی 93 ئەم ساڵی 93 کرێکار لە موقعیەتێکی فوق العادە پشت و پەنایە هاتوۆتە مەیدان. ئەگەر جنبشای گەورەی ئیجتیماعی هەبوایە و ئەگەر فشاری گەورە بواە تۆ تەسەوریکە ئەگەر کارخانەکانی ئێران ئێستا کاریان کردبایە و ئاوا اقتصاد نەخەوتایە بەنای کار اقتصاد لەسەر تەولید بواە کرێگار دەیان بەرابەر هێزیە بوو. ئەو هێزە کە کرێکار پێی دەتوانێت ئاڵوگۆڕی کۆمەلگا بکات توانایی لە تەولید و بەرهەمهێنان هەیە و دەتوانێت فشار بۆ سەرمایە بێنێت. کرێکار غەیرە تەشەکل و غەیرە هاوبەسەگی خۆی خۆ نە پۆلیسی هەیە، نە دەستگای زیندانی هەیە، نە دەستگای حکوومەتی هەیە، نە دەستگای ئەمنیەتی هەیە، هیچ شتێکی نەکرێت ئیتحادی خۆی نەبێ. وەختێک دەتوانێت ئەمە پێک بێنێ کە هێندێ مەجای پێدرابێت لەباری اقتصادی واقعی کۆمەلگاوە توانای ئەوەندەی هەبێ و کارە بکات. بۆیە کە ساڵی 93 بە حقیقت ساڵێک بووە کرێکار هەر دیفاعی لە ژیانی خۆی کردو لە واقعی خۆی. لەم چەرمانگەی ساڵی چواریشدا لەبەر مەجلیسی شۆرای ئیسلامی و باقی ئۆرگانەکانە هەمویان بۆ کرێکانی نەکەک. بێجگە لە ئەوەی دەرسەدێکی زۆر کەم لە کرێکارانی ئێران ئەمڕۆ کە ڕاستە خۆ خەریکاریان هەدا دەرسەدێکی زۆر کەم توودەیەکی وەسیعی کرێکار و زەحمەتکێش ئەوڕۆ لە ئێرانە بێکارن. ئەوەیشی کاری هەیە یا کرێکەی پێنادەن، یا کەمی پێدەن، یا باقی حقوقی کرێکاری لێبڕن، یا شەرایط و محیط و کار و ژیانی خراپە. تەلاشی کردو بۆ ئەوەی بتوانێت بەقا بمێنێ. بەڕاستی ئەو مقدار مبارزەی کە کرێکار کردوەتی دەبێت پێی بڵێ 100 ئافرین کە لە شەرایەتێکی فوق العادە دژوارە و لەگەڵ دەوڵەتێکی بێ ئەندازە بێ بەرنامە و زاڵم و بێ دەرەتان تێوەچووی وەتوانی تا حەدی ئەقەلی خۆی سەری خۆدراگری وەکو کرێکار. دەبێت ئافرینی پێ بڵێ بەڕاستی بە کرێکارێکە دەزانێ خۆ. ئەگەر ئەمڕۆ کە لە بەرامبەر کارفەرماکە ڕاوەسێ سەدان خەڵک لە خیابان وێستاون مەحتەلون وە خوددا خۆیانە جێگەکەی چۆڵکا و خێرا داوای استخدام بکەن. خێرا داوای بکەن و جێگەکەی لێ بگرنەوە. مەجبورە بێت تەمکین کارە مقابلی کارفەرمایە و مەجبورە بێت لە بیریشمان نەچێ. ئێران
ناتوانم ئامارت ئەرزکەم بەڵام ئێران وەکو سەرمایه‌داری دەوڵەتی وایە بەشێکی زۆر لە چینی کرێکار ڕاستە خۆ لە استخدامی دەوڵەتان یعنی دەوڵەت کارفەرمایە لە واقعی خۆی و بنابەرئین وەختێ داوای کار و داوای حقوقی خۆیەکان لەگەڵ غولێک بەناوی دەوڵەتی جمهوری ئیسلامی سەرۆکاریە نە لەگەڵ کارفەرمایەک ئیکس ئیگریک و زێد و ئەوانە ڕوبەڕوو بێ لەبەر خاترەوە مبارزاتێک کە ئەو ماوەی توولی ساڵی ڕابردوو کرێکار کردوێتی بەڕاستی دەستخۆشیەوێ بەڕاستی جەسارەتیەوێ و من ئەوە نقطە هیوایە کە بۆ ئێمە بڵێ کە کرێکاران عەلا ڕەغمی هەموو ئەو شرایطە نارەبارێک کە بۆیان تەحمیل کراوە و عەلا ڕەغمی ئەو هەموو کوشت و بر و زیندان و گرتنی ڕەهبەران و مەحدودیەتی کار و ئەو هەموو لەشکرە عەزیمە بێکارە کە هەر ئان ماتەڵن یەکێکیان ئیخراج کردی و بچنە جێگاکەی عەلا ڕەغمی ئەوان نەتەوەی ئەو مەبارزەی کردووە عەلا ڕەغمی گرانیەکە گوتم ئەرزم کردی کۆمەلگای ئێران لەژێر بەشێکی زۆری لەژێر خەتی فەقرایە ئەتۆ ئەمانە هەمی کۆکپەوە سەر یەکتری جا ئەو وەختە دەزانی حتا کە یەک ڕۆژ ئێعتیساب چ قیمەتێکی گران تەوا بوو بۆ کرێکار منتەها کرێکار سەری دانەمانەوە هەر کردوێتی ئەو کارە بەڵێ کاک فاروق چەند پێیان هاتووە من ناوە پەیامەکانی بینەرانی خۆشەویست دەخوێنەوە کە بۆیان نردوین کاک ئەردەڵان لە شاری سنا سەرکوتی کرێکاران و زەحمەتکێشان لە ئێراندا وەک سیاسەتێکی نەگۆڕ بەرەو پێش دەڕوات نەدانی حەقدەستەکان نەدانی بیمەی بێکاری هەڵاواردنی ڕەگەزی و نەتەوەیی و جنسیەتی لەو گرفتانان کە ئێمەی کرێکار لەگەڵیدا دەست و پەنجە نەرم دەکەین ئەردەڵان لە شاری سنا باوکی سینا لە شاری سنا ما از کردستان به علت نبود مراکز کار به شهرهای صنعتی ایران میرویم و در آن شهرها هم با قیمت ارزان نیروی کارمان را میفروشیم و هم از دادن بیمه بیکاری محروم هستیم کسی نیست به داد ما کارگرها برسد باوکی سینا لشاری سنا چالاکی کرێکاری خەڵکی شاری سەقز و عوسمان ئیسماعیلی چالاکی کرێکاری کورد و خەڵکی شاری مەهاباد دەست بەسەر کراون دەست بەسەرکردنی کرێکاران پەرەی سندووە و تازەترین هەواڵەکان ڕۆژی سێشەمە ڕێکەوتی هەشتی گوڵان بوو کە کاک مەحموودی ساڵحی چالاکی سیاسی لە شاری سەقز دەستگیر کرا بەڵێ کاک فاروق لە سەروبەندی ڕۆژی جیهانی کرێکاردا هەروەکە لە میدیا و گۆڤار و ڕۆژنامەکاندا بینیمان گوشارەکان لە سەروبەندی ڕۆژی جیهانی کرێکاراندا بۆ سەر کرێکاران زیادی کردووە ئەو گوشارە سیاسیانە چین پێشگەل لە گوشاری ئابووری کە بە جۆرێ ئاماژەمان پێدا ئەو گوشارە سیاسیانە چین سەر لەباری قانونیەوەیە لە بواری سەرکوتی ناوەند و ئۆرگانە پەیوەندیدارەکان لە ساڵی 93دا کاکە گیان ئێمە لەگەڵ ڕژیمێک لە ئێرانە ڕوبەڕووین کە لە باتی ڕێخستنی چرخی تەولید لە باتی کار بۆ پەیداکردن لە باتی ئەوەی کۆمەڵگا تەولید و بەرهەمهێنان بکە و تەبیعەتەن کرێکاریش کاریە بێ و ژیانی خۆشترێ بێ و ئەوانە ئێمە لەگەڵ ڕژیمە سەر و کارمان هەیە کە ئێرانی بەگرەوگان گرتووە هەموو ئیمکاناتی ماڵیەک کە ئەمڕۆکە ئێران هەیەی و بە ئیقراری هەموو کەس لە دنیاە وڵاتێکی دەوڵەمەندە سەرفیەکە بۆ پاراستنی نیزامێکە پێڵێن نیزامی جمهوری ئیسلامی تۆ هەر کابرای ئەتۆمەکە چاولێ بکە ملیاردها دۆلاری خەرج کرد بۆ ئەتۆم کەس ناڵێ ئەرێ بۆ بێژگە لە ئەو ملیارد دۆلارێک کە خەرجی کردوە بۆ ئەتۆم و خەریکە بێ فێڕۆ دەیدا بێژگە لە ئەوە تەحریمەکانیشی هێناوەتە سەرخۆی اقتصادی ئێرانی تێکشکانەوە ئەمە معنای ئەوەیە کرێکاری ئێرانی مزمەحیل کردووە ئەمە معنای ئەوە لە سەروەت و سەرمایە و سامانێ کە دەبوو سەرفی خۆشگوزەرانی و سەرفی خەڵکی فەقیر و هەژاری بکە خەڵکی ئاوەدانی وڵاتەکەی بکە سەرفی ئێعتیلای فەرهەنگی بکە سەرفی ئەوەی کردووە کە بزانێ لە سووریە خەریکە شەڕەکە لە بەیروت و لوبنان خەریکە لە سەنعا خەریکە ئەم خەریکی ئەم پرۆژانەیە ئەمە معنای ئەوەیە کە ڕژیمی جمهوری ئیسلامی بەڕاستی و بە واقعیەت فرسەتی هێناوە وڵاتێکی وەکو ئێرانی گیرکەوتۆ بۆ هەموو سەرۆت و سامانەوە
و ئێستا خەریکە بە ڕاندخاری بە دزی بە ڕشوە خواری بە درۆ بە فری و کۆمەلگا ڕاگرێ زۆر تەبیعیە ڕژیمی وە چونکە هیچ ڕێگایەکی ڕێفۆرمی بۆ نەماوەتەوە دەست بەرێ بۆ سەرکوت کێرە ئەوانن وا سەرکوتیەکەن من ئەرزم کردن ژنانن کە دەبێت بە ئاسید پاشی بیان چێشنە دواوە کرێکارانن کە بە یەک مبارزێش کۆ لە داوای ئەوە دەکاتەڵە کاکە کرێکەم بدەیە کارم بۆ کردووی مزدەکەم بدە حەق دەستەکەم بدە لەبەر خاترەوە هەبەرەکانی خاتە زیندان نەک ساڵ و 2 ساڵ بە چەندین ساڵ زیندانیان پێدا لەبەر خاترەوە میلەتی کورد و میلەتەکانی نێو ئێران دەڵێن بابە ئێمە کوردین هیچ تەقازای ئاجابمانە فەرموو بزانم ئاخرین ڕئیس جمهورەکەی کە ئاغای ڕۆحانیە خەریکی ئادامکردنی ئەم خەڵکەی لەسەر خاتری و کارانە ڕژیمێکی وە زۆر تەبیعیە حملە بەرێ بۆ ژیانی کرێکار و زەحمەتکێش کە هێزێکی ئەساسین بۆ ئاڵوگۆڕی جمهوری ئیسلامی لەبەر خاتر ئەو هیچ ڕێگایەکی بەدەستەوە نەماوە جگە سەرکوتکردن نەبێ جگە زیندان نەبێ جگە فشارهێنان نەبێ جگە مەحرومکردن نەبێ لە حقوقی ئیجتیماعی تا تەبقەی کاریگەر کاکە 30 ملیۆن زەحمەت نابێ پێم بڵێ بزانم 30 ملیۆن بەسیجیت بۆ چییە خەریکی چیت بێ زەحمەت 30 ملیۆن بەسیجیت بۆ ئارزم کردی بە گرێوی گرتووە خەڵکەکەی بردووەرێکی 200 هزار تومانیان پێدا کردوونی بە بەسیج بە گرەوگان گرتوونی لە باتیەوەی تەولیدیان بۆ بکە لە باتی ئەوەی بیان هێنێتە ئارسە و مەدانی تەولید و کارگا و ئەنواعی کەرەسریان بۆ بەوجود پێێنێ کردوونی بە بەسیج لەبەر خاتر گرەوگانە هەوە گرێوگانە بەڵام بە 300 هزار گرتووە بە گرێوگان هەچیەکیشی پێیەکە ئەیباتە پێ خیابان هەر جوولانەوەی بێ سوار سەرێ بێ دەنا تۆ 30 ملیۆن بەسیجیت بۆ چیە لە ئێرانە خاڵەیە چی بکەیت لە خاوەریمانە خاڵەیە چۆن بکەیت بۆ یەکە لە واقعی خۆی تەبقەی کرێکارە لەنێو ئەمەدا ئەم ڕەنجە ئەکێشێ تولی 5 ساڵی ڕابردوو ڕەنجی کرێکار زۆر قوڵە زۆر قوڵە تۆ من یەک مەسەلەی شکۆلت بۆ بێمەوە پێرارەکە دقیق لەبیرم نییە لە شاری پیرانشار کابرایەک کاریگەری شەهرداری کوڕێکی بە هەزار بەدبەختی کوێرەوەری بۆ خۆت دەزانی هەتا بشێ بخوێنێ و لیسانس وەرگرێ کوڕێکی گەورە کرد بێکار بوو چی لێ بکە بردبووی بەنایی پێکرد بوو دیوارەکە ڕووخا بەسەر کوڕەکەی لە بینش چاوەرە بچۆ دڵی ئەو باوکە بە ڕەنج و زەحمەت و گسک لێدانی کوچە و خیابان کوڕ گەورەکەی پێی بخوێنی بەڵام لە وڵاتێکە حەقی کار وجودی نییە فلان نییە تۆ ئەم کوڕە لە دەست دەی بڕۆ ڕەنجی ئەو دایکە ببینە بڕۆ ڕەنجی ئەو باوکە ببینە بڕۆ شەرم و شکۆی ئەو منداڵانە ببینە کە ئێستا چوونت لیسانسیان وەرگرتووە بە خۆر بەسەری پیان خوێندون هاتوۆ بابە کە دەچێتە ماڵە شەرمەکە لە بابودایکی بابودایکی دڵیان بۆ ئەسوێم ئەسانە شەریفە دوو خوێندیوێتی هەموو کاریش کردووە بە تایبەت کاک ئەردەڵان لە شاری سنەوە باسی هەڵاواردنی قەومی کرد کاکە هەڵاواردنی قەومی بە ئاشکرا لە کوردستانە ئاشکرا و حەیە عەلە سەلاح زۆر جار بێ ماڵێ وەڵا کوردەکانیانەوە جێ بێتەوە بەڕاستی جمهوری ئیسلامی کوردی جوە کردێتەوە نە من جوێی کەمەوە ئەسێ بڕۆ بە ملوێنانەوە کەەوە خوێندەوارەکانی ئێمە و کرێکارەکانی ئێمە لە خیابان و لە شارەکانی کوردستانە بێکار و بیبارە سوورەنەوە کاکە تەنها بێکاریەکە بمبەخشە با من قسەیەکتریش ئەرز بکەم تەنها بێکاریەکە نییە خۆ بێکاری قیناکە ئەخ کاکە گیان لەگەڵەوە ئیعتیاد دێنێ بێکاری فەحشا دێنێ ئەنواعی نەخۆشی و دەرد و بەدبەختی کوێرەوەری دێنێ تووشی ناڕەحەتی ڕەوانیەکە ڕفیق لەگەڵ ڕفیق نامێنێ هاوبەستگی نامێنێ هەموو کەسە بێتە دزی ماڵی خۆی هەموو کەسە بێتە درۆزن لەبەر خاترەوەی ئیمکانات ئەخلاقیات و فەرهەنگ نزولەکە هەموو ئەم کارانە لەگەڵ بێکاریە خۆ تەنها ئەوە نییە کۆمەلگای نەخۆش کردووە من ئەرزم کردی کۆمەلگای ئێرانی بە گرەوگان گرتووە مەلا لە ئێران کۆمەلگای ئێرانی بە گرەوگان گرتووە و خەریکە لەسەر پاراستنی نظامی جمهوری نظامی ئیسلامی خۆی کە شیعەگەریشە ئەوە خەریکە لە بڕۆ بزانە لە لوبنان چیەکە سیلاحای مۆدرن ئازمایشی موشەکایەکە کاکە دەتوانن بە ئاسمانە پێهبادیان دروست کردووە ئەو خەریک ئیفتیخاراتەکانی خەریکەوە نەگەوەی کارگایەکی دروست کرد بێ بۆ چوار کرێکار ئەمە لەگەڵ موسیبەتە ڕوبەڕووی برادەر بەڵێ کاک فارەغچەند پەیامێکی دیکاتوە مامۆستا هیوا لە یەکێک لە مەدرسەکانی مەریوان دەڵێت کاتێک منداڵانی کار دەبینم جەرگم بۆیان دەسووتێت چون ئەو منداڵە
کەم تەمەنانە بە جێگای ئەوەی لەسەر مێزی مەدرسە بن و دەرس بخوێن و فێری علم و زانست ببن کەچی دەیانبینین بە دەست و پەنجەی بچکۆلەیان ئازارێکی گەورەیان لە کۆڵناوە کە هۆکارەکەیشی دەگەڕێتەوە بۆ سیاسەتەکانی کۆماری ئیسلامی. مامۆستا هیوا لە شاری مەریوان. سپاس بۆ مامۆستا هیوای خۆشەویست. چالاکێکی کرێکاری لە شاری کامیاران. بەڵێ پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لەبێ و ئەو کاتتان باش. بەڵێ پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لەبێ ئەو کاتتان باش. ئەلۆ سلام براگیان باشی شکر. بەڕێزی فەرموو. سلام کاک مختار خاسی شکر. سڵاو لەبێ شۆتان باش. سلامەتی باشی شکر. سپاس دەکەم. پیرۆزبایی لەو بەرنامەتانەیەکەین ئینشەڵڵا. سپاس دەکەین. بەڕێز لەسەر ڕۆژی یەکی ئایار ڕۆژی جیهانی کرێکار چ وتەیەکتان هەیە؟ وەڵی لە مەریوانەوەی نەوین. بەڵێ لە خزمەتان بینەری خۆشەویست. بەڵێ فەرموو. بڵێ بەداخۆ پەیوەندەکەی قەت بوو. چەلای کرێکاری لە شاری کامیان دەڵێت خۆپیشاندان و ناڕەزایەتی کرێکاران لە ئێراندا هەڵدەگەڕێتەوە بۆ نالەباری بارودۆخی ژیانی کرێکاران و کەمی حەقدەست و نەبوونی بیمەی بێکاری. هەرچی پوڵ و داهاتی ئێرانە سەرفی لۆبنان و یەمەن و عێراق و گروپە تێرۆریستەکانی ناوچەکە دەکرێت. بۆیە ئێمەی کرێکار لە هیچ ئیمکاناتێکی ڕەفاهی بێبەشین. چەلای کرێکاری لە شاری کامیاران. بینەرێکی دیکە بە ناو کرێکار ئەمۆکۆریانی. سڵاو بۆ بەرنامەکەتان. بەڵێ سڵاو لەوێ و کاتتان باش. سڵاو لەوێ و کاتتان باش. بەڵێ بەداخەوە پەیوەندەکەی قەت بوو. کرێکار مکریانی دەڵێت سڵاو بۆ بەرنامەکەتان، سڵاو بۆ کاکفاڕۆقی خۆشەویستی بەدارم هەروە تەندروست و سەلامەت بێت. من وەک هاوڕێیەکی دێرین دەمەوێت باسی کوورەخانەکان بکەم کە زۆر جاران لەلایەن خاوەنکارانەوە مافەکانمان پێشێل و زەوت دەکرێت. نرخی بڕینی خشت دەبێت بە پێی تەوەڕم و گرانی ببرێتە سەرەوە کەچی ئەو نرخە بە هاو ئاهەنگی خاوەنکاران و ناوەندە پەیوەندیدارەکانی وەک ئیدارەی کار بە پێی پێویست زیاد ناکرێت و قازانجی زەحمەتەکانی ئێمەی کرێکار خاوەن کوورە پەسخانەکان دەیخۆن. کرێکار مکریانی لە ناوچەی مکریان. بەڵێ بینەرانی خۆشەویست هاوڕێیانی هاوکارم ئاماژەکەن کە ناوبڕێک ئامادەیە. ناوبڕەکە دەبینین و دێینەوە خزمەتتان. سختي ناش حفقان مستمتع بكراوتي كاري ودسبيت نو يعني الصالة بوي من ماني أزيشيز أوج نوروزا أوج كاندار أو وكي واحسي لو فصلات الخيابان ومش فازي دقاوة يعني زندل
بینەرانی خۆشەویست بینەری بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتن کە هەموو شەوانی پێنجشەمە لەسەر هەینی لە کاناڵی ئاسمانی ڕۆژهەڵاتەوە پێشکەش بێەوە خۆشەویستان دەکرێت و تەوەرەی ئەم شەوی بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات بە حکمیەوەی کە سبەینی ڕۆژی جیهانی کرێکارە لەسەر ڕۆژی جیهانی کرێکارە و لەسەر بارودۆخی کرێکارانی ئێران و کوردستان بەگشتیە و بۆ ئەو ئەمە بەستەش میوانداری کاک فاروقی باوامێری ئەندامی دەفتەری سیاسی و جێگیری سکرتێری گشتی کۆمەڵەوان کردووە. کاک فاروق چەند پەیامی دیکات وە کە من لێرەدا کاک بەکرد لە بۆکان پەیامی ناردوو دەڵێت ئێمە کرێکاری قەرزدارین و هەر کات قەراردادین و هەر کات خاوەنکاران بیانەوێت لەسەر کار دەرمان دەکەن. ئەگەر داوای حەقدەستی زیاتر بکەین دەرمان دەکەن، داوای بیمەی بێکاری بکەین دەرمان دەکەن، ئەگەر چەند ڕۆژ نەخۆش بکەوین و نەتوانین بینەوە سەرکار دەرمان دەکەن. کەسیش نییە پاڵپشتی و یارمەتیمان بکات. بەکرد لە شاری بۆکان. کاک فاروق یەکێک لەو جیاوازیانەی کە بەزوتنەوەی کرێکاری و کرێکارانی ئێران و کوردستان بەگشتی لەگەڵیدا بڕێک جیاوازی بوو خەباتەکەیان ئەوش ئەوە بوو کە ژنان و منداڵان بەشداریان لە خۆپیشاندان و میتینگ و ئەو ناڕەزایەتی کرێکاریانیانە کرد چ لە بەر مەجلیسی شۆرای ئیسلامی چ لەبەر ئۆرگانەکاندا بەشداریان کرد. ئێستاش پێشەوەی کە وەڵامی ئەو پرسیارە بینەوە چالاکی کرێکاریمان لە ناوخۆی کوردستان لەگەڵا سڵاوت لەبێ و ئەو کاتتان باش. سڵاو لەبێ و کاتتان باش بەڕێزگیان. السلام عليكم مرحبا سلامة الحمد لله. سپاس. ڕۆژی جیهانی کرێکار لە ئێوە و سەرجەم کرێکارانی کوردستان پیرۆز بێت. کاکە مختار دەکەم لەنگۆ پیرۆز بێت لە زەحمەتەکان و سڵاوم هەیە لە خزمەتی کاک فاروقیشدا بەخێر بێن بۆ بەرنامەکەەوە. سپاست دەکەین بینەری خۆشەویست. یەک پرسیارم هەیە لە بەڕێستانەویژەوەی کە هۆکاری ئەو گوشارانەی بۆ سەر چالاکانی کرێکاری لە ماوەی حوتوەکانی ڕابردوودا بەتایبەت بۆەوەی کە نزیک بەرەو ڕۆژی جیهانی کرێکار دەبینەوە چییە؟ ترسی کۆماری ئیسلامی لەو گوشارانە چییە کە قاتە سەر چالاکانی بزۆتەوەی کرێکاری؟ کاکە مختار جان وەک ئاگادارین تەنیا لە هەفتەهای ڕابردوو یا لە مانگای ڕابردوودا نەبووە فشارێک هەمیشە هەبوو لەسەر کاریگەران. ئەوەش دەتوانین بگەڕینەوە سەر ئەوەی کە ئەمە بە ئامارێکی ڕسمی کە لە خودی لایەنە پەیوەندیدارەکاندا کە بەدەستنەگەیوە یا مەسەلە هەموو ئاگادارین ئەمە لە ئێراندا حدودی 10 ملیۆن کاریگەرمان هەیە. 10 ملیۆن کاریگەر ئەگەر بێت و بە قەولی کاک فاروقی تەشەکولێکیان هەبێت جێگایەکیان هەبێت لە سوورەتی ڕسمی و بە سوورەتی فەرمی 10 ملیۆن کاریگەر دەنگێکی گەورەیە و دەنگێکی گەورە لە هیچ دەوڵەتێکیدا پێم وانە پێی خۆش بێ پێی سەڵاح بێ کە دەنگێکی گەورەی دەنگێکی 10 ملیۆن زمانی لەو وازەشدا لە وازەیدا کە ئێستاکانی کاریگەر پیدایە بەراو ڕووی بێتەوە. بەڵێ کێشە و گرفتەکانی کەسانی وەکو ئێوە کە چالاکی کرێکارین چ لە بواری یاساییەوە چۆکو ئەو سەرکوتانەی کە دەکرێتە سەران ئەو گیر و گرفتانە چین کە ئێوە لەگەڵی بەرەو ڕوون؟ کاکە مختارجان فەرمووتان سوالەکەی پیشاکەوە چونکە دەنگ زۆر باش بە من ناگات. کێشە و گرفتە سەرەکیەکانی چالاکانی کرێکاری وەکو بەڕێستان لە ناوخۆی کوردستان و ئێران بەگشتی چین؟ کاکە مختارجان ئەمە کێشەکانمان زیاد زۆرن. ئەگەر بینین دابەشان بکەین کێشەمان هەیە بۆ دامەزرانی ئەنجومەنهای سیاسی کە حاڵەتێکی مەحەلی بەخۆی دەدا لەو بارەو کار شەشەمان هەیە گرفتمان هەیە کە لە ساڵی 90ەوە وەکو من ئاگادارم و وەکو من دەزانم و لەگەڵ دۆستانم لە شاری مەهاباد و پیرانشار و بۆکان و تاوزێ ئاگادارم لە میانجاوێش کە بۆ دوای ئەنجومەنهای سیاسی بکەوتون کە دامەزرێ بەداخەوە لە ساڵی 90ەوە کە وەجاکەوتن تازە ئەمە لە ساڵی 94 دەتوانیمانە لە شاری مەهاباد ئەنجومەنی سیاسی دامەزرێن لە شاری میانجا و دامەزرێ لە شاری بۆکان لە حاڵی دامەزراندا لە شاری پیرانشاریش کە فعلەن بەداوەی ئەگەر سیاساکانە سەر نەکەوتووە و ئەو ئەنجومەنانە وەزایف و ئەسازنامەیەکیان هەیە بۆ دەسەڵاتایەکیان هەیە کە بەداخەوە ئێستا بەدەستیان نەگەیوە پێیان نەدراوە ئەو دەسەڵاتانە بەنابێت بێت دەسەڵاتی ئەنجومەنێکی سیاسی فەرزەن لە شاری مەهاباد ئێستاخانە دامەزراوە
خودی ئەنجومەنی کارگەران دەتوانێت نێونووسی بکات لەو کاریگەرانەی کەواقعان کاریگەرن بۆ بیمەیەک دەتوانێت نێونووسیان لێ بکات بۆ تەعاونی مەسکەنێک یانی بۆی خانوویان پێ بدەن شتێکیان پێ بدەن ئیدی چ معنای هەیە لایەنێکی دیکە دێت و لەولاوە ئارام مەسکەنی کارگەران یا خانووی کارگەران ئەمن دەیدەن نەخی کاکە ئەو دەسەڵاتی ئەنجومەنی کارگەرانە کە ئەنجومەنێکە بەدەستخوایان ساڵ بۆ بەدەستخوایان تشکیل بووە قەدەڵ دەسەڵاتە بدەن بەخۆیان تعینی دەزموز و تعینی حەقی کرێکارەکان ئەوە دەبێت بخۆیان کۆبنەوە دای بنێن و دای بڕێژن لەگەڵ چەند کارفەرما کە ئاغا ئەو ساڵەمە دەتوانین بە چەندی کارە بکەین ئێدی چ پەیوەندێکی هەیە بە نظامی مهندسی و کابرایەکی مهندسەوە کە بێنێ دەخالەتی بکات لەو باسەیدا بۆ زۆربەی کێشەکان هەیە بۆ وەگەڕم کردن لە دامەزرانەوە هەتا کوونی ئیزرابوونی کارەکە لە بناغەڵا کێشەی هەیە بەداخەوە ئەو ساڵەکانی بڵم خۆشبەختانە چەند دانە مجویز دەراوە بۆ ئەنجومەنی سوودی بەڵام دەسەڵاتەکانی تێدراوە ئەیدە چ فایدە ئەیدە من لە ساختمانێکی ڕەشوڕوودا یا لە بینایەکیدا دابنیشم من ئەنجومەنی سوودیم داناوە وەختی کە دەسەڵاتم دەبێت کارگەر شانازێکی بەم دەکات چ ئومێدێکی بە من هەیە بەڵێ ئەی لەبانی یاسایی لە قانونی کاردا هاتووە هەڵێت بڵێ لە قانونی کاردا هاتووە هەڵێت کرێکاران تەنیا دەتوانن ئەنجومەنە ئیسلامیەکان و شۆرای ئیسلامی کار دامەرزێن ئایا ئەوەش ئاستەنگێ نییە وەکوباری یاسایی لە پێش چالەکانی کرێکاری وەکو بەڕێستان کاکە لە قانونی کاردا هاتووە مادەی 130 قانونی کار سەڵی 26 کە ئیشارە بۆ دەکات ئەنجومەنهای سنفی دەتوانێت لە شارەکاندا دابمەزرێت وأنجمنهای سنفی عودەداری ئەو مەسائلەی بێ یا مجری ئەو مەسائلەی بێ کە دەوڵەت دەیهێوێ بیدا بە کاریگەران بۆ ئیشارەشی پێکردووە کە دەبێت لایەنە پەیوەندیدارەکانیش هەماهەنگی لەگەڵ ئەو ئەنجومەنە بکەن کە بەداخەوە هەڵانگیر ناکرێت بەڵێ کرێکاران چه هەنگاوێکیان ناوە بۆ بەدەستهێنانی مافەکانیان لە ماوەی یەک ساڵی ڕابردووی زاینیدا کاکە مختارجان کرێکارانیش بەداخەوە ئەگەرچی حەول و تەلاشیان لە قالبێکی شەفاهیدا لە قالبێکی قسەییدا زۆرە بەڵام بەداخەوە کرێکار وەکو دەزانم کشتێکی چەوساوەیە و نەیتوانی بە تەفسیلاتێکی دروست و ئاگاداریکی باشی هەبێت لە کۆمەلگای تەنیا دەتوانێت لە دەوری یەکەم بێتەوە قسێکی بکات بە سوورەتی شەفاهی ئەو قسەش تاکوت نەچێتە سەر کاغەز و بەعنوانی کاغەز کۆمارێکی ئیمزاکرا و نەدرێت بە لایەنە پەیوەندیدارەکان هیچ ناکرێت و هیچ ناکرێت سەر ئەگەرچی بە قسە زۆر کاران کردووە زۆر قسەیان کردووە زۆر داواکاری ئیسلا دامەزرانی ئەنجومەن و داواکاری بینای کاریگەران و بوونی کاریگەران کە دەبێن بەسەتی بکەن و یانی شتێکە پشتیوانیان لێ دەکات بە قسە کردراوە بەڵام کارگەران لێرەشدا بڕێگە مەنگ لە یەکشم لەوان هەیە کە یەکدەنگ نەبوون تا ئێستاکانێ بۆ سوورەتەی کە لازمە دەنابوون بۆچی بەڵام ئەمە لە شاری فەرزن مەهاباد 3000 کارگەرمان بە سوورەتی ڕسمی هەیە کە کارتی کرێکاری هەیە لە سازمانی فەرمیێربەیی ئەی دەکاتە بۆ زمانێکی دەمان هەیە ئەنجومەنێکی سنفیدا بنین 50 سەرخەما بێتەوە ئەمە ئاگاداریمان داوە بە 1000 نەفەر برایان دەمان هەیە ئەنجومەنێکی سنفیدا مەزرێنین لە شاری مەهاباد 3000 کارگەری فەرمیشمان هەیە ئەی برایان بوونیان بۆ 50 نەفەر هاتوون ئەوانی دیکەتان لەشوون ئەوان کارگەرەکان بەداخەوە شتەکانیان زیاتر لە قالبی شەفاهیدایە ئەگەر کۆمەگێک یارمەتێکی کەسانێکی وەکو من و یا وەک کەسانێکی کە زەحمەت کێشن ئێستا ئەنجومەنیان داناوە کۆمەگێک بکەن بە سوورەتی کەسبی بە سوورەتی پشتیوانەیەکی حضوری لەگەڵم بن لە پشتم بن بە کاغەز بە ئیمزا لەگەڵم بن بۆ من زمانی کە دەستمە تەشەکلاتێک لە مەرکەزی ئوستانی فەرزەن لە ئورومیە بە کاغەزێکی دەرێنن بەڵام 300 ئیمزا پێیە مەدرەکی 300 کەسم پێیە کارتی کارگەری 300 کەسم پێ یا 300 کەسم لە پشتە ئەو زمانە من دەتوانم قسە بکەم بەنا بێدونی مەدرەک ناتوانم ئەو گنەی لە کارگەران دەکەم کە دەبێت هاوکاریمان بکەن دەبێت یارمەتیمان بدەن ئێستاکانش الحەمدولله فعلا دەچن شاری وەک بزانم لە پیرانشاری ئاغای هدایەت لە حولی دامەزرانی ئەنجومەندا دەبێت کاتی یارمەتیان بکەن سەردانیان بکەن وەزوێتیان بکەن کە جەنابی مثل کابرایەکی مواسط کابرایەکی هەیئەتی مدیرە زمانێکی دەچێت بۆ تەشەکلات لە ئوستان لە مەرکەزی ئوستان قسەیەکی بۆ بکرێت کە بڵێ من 500 عضوم هەیە 1000 عضوم هەیە پس دەتوانم 1000 کرێکار دەکەن مستەثنیێکی کردو مەدارەکی داناوە پس دەتوانم داوای ئەو مافە بکەم ئەیدنا بە شتێکی داوا بکات لە بووکانی ئەمە حەولمان داوە کە ئاغا حدوداً ئەنگۆ لاق بێنن مەدارەکە و کارەکانی کرێکاری بدەن بەلا کە مەتوانین ئەو مافی ئەنجومەنێکی وەرگرین توانین ئەو مافی کە کەسانی مەسکەنیان نەبوویان وەرگرین توانین ئەو مافی کە دەخورێت تا ئێستا وەریگرین بەداخەوە 50 دانە کارگر ئەویش بە زۆر
خۆیان ئامادە کردو بۆ کارێک فەرموو کاکە. بەڵێ لە وتەکانتە ئاماژەت بەوە کرد کە جۆرێک ناهەمانگی و پرژ و بڵاوی هەیە لە ناو کرێکاراندا. پێشنیارتان چیە ئێوە وەکو کەسێک کە چالاکی کرێکار بەوەی کە کرێکاران یەکگرتوو بن و یەکگرتوانە بڕۆنە پێش ناوەند و ئۆرگانە یاسایی و ئۆرگانە ئەمنیەتیەکان ئەگەر کرێکارێک دەگیرێت ئەگەر هاودەنگی و یەکگرتوویەک لە بینی ئێوە کرێکارانی کوردستاندا بوونی هەبێت دەنگدانەوەیەکی جیهانی دەبێت گوشارێکی زیاترە لەسەر کۆماری ئیسلامی. پێشنیارتان چیە بۆ ئەوەی کە کرێکارانی کوردستان و ئێران بەگشتی لەو پرژ و بڵاوی بێتە دەرەوە؟ ئەمە بەس داوامان لە کرێکارەکان هەیە ئەگەر لە تەریق ئەو تریبوونەوە کە جوانە دەنگمانە دەنانا لە تەریق ئەو جگەیانی کە بۆ خۆمان پێمان ڕاگەیاندوون بەنامە بە شەفاهی بەدانیشتن بەس کامانەوەیە بەس داوامانەوەیە هاوکاریمان بکەن لەگەڵمان بن و ئەمە هەمان بۆ کەسانێک کە بەداخەوە ئەوە دەگەڕێتەوە بۆ سەر ناگاهی بوونێک لە بواری ئیسلام مەسایلی حقوقی کاریگەردا کە کەسانی ئاگاهیان نەبوو ئەمە پێمان پرسی بوون پێمان هەمان هەوێ ئەو کاری بکەین بۆ کارگەران ئەو داواکاری بکەین بۆ ئیدارەی کار ئەو کەسانە بەمان کوتووە یا قسان کردو نا ئەوانە دانەوێت بیمەکان دەبەخەتەکەن نەچون مەدارێکی بزن بەوانە نا کاکە دەبێت ڕوون بنەوە دەبێت ئیسلاحاتی هەبێ برایانی کرێکارم ئەمە فقط بەس ئەنجومەنێک لە بیخێنەوە قانونی ئێرانش بخێنەوە الحەمدولله ئەگەر کەمی نووسیوە زۆرشتی کەم نووسیوە و زۆرشتی نەنووسیوە کە دەبێ بنووسرێ بەڵام داخەلەوە دیکە نووسراوە بیخێنەوە ڕوون بنەوە نا کۆبوونەوەیکی کاریگەری ئەنجومەنی کاریگەری زەرەری نییە بەس بە قازان زیاتر بۆ کاریگەرەکان. سپاس بینەری خۆشەویست بۆ بەشداری لە بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتدا. ئەگەر وتەیەکی کۆتاییتان هەیە بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات لە خزمەتی ئێوە و باقی کرێکارانی خۆشەویستەوەی کە دەنگی خۆتان بگەن بە باقی کرێکارانی کوردستان. باز کە لێرەدا زیاتر بەچەند قانون سنگریفتێک ئیشارە دەکەم کە ماوەی بەرنامەکە هەبێت ئیزن بدەن. بەڵێ فەرموو. ئەمە لە 1,200,000 کاریگەرمان هەیە ئەوە بۆ لایەنە پەیوەندیدارەکان بخۆیان دەڵێن وەکو ئیدارەی کار وەکو مەسەلەن ئۆرگانەکانی پەیوەندیدار کە 1,200,000 کاریگەرمان هەیە کە ئێستاکانە بیمەی نییە. لە ساڵی تازەدا 800,000 سەهمیان داوە یعنی ئەمە دیسان 400,000 نەفەرمان بێبیمە دەبێت. عالەزم بوون 400,000 نەفەر بێبیمە دەبێت لە حاڵی حاضردا 1,200,000 نەفەر بدونی بیمەیە. ئەوە ئەگەر پشتیوانی کاریگەران دەبێت خاترزم بن ئەو 800,000 جێبەجێ نابێت. بەس پشتیوانی لەو ئەنجومەنانە لەو کوبوونەوانە بکەن ئەوە ئاخرین تکا و ئاخرین داوای ئەمەیە بەس بەشی کیژ ئەگەر ئیجازە بدەن ئەوەیە کە هیمنایەتی خاڵەتەکانی سەرکارێ حتمەنە لە تاو بگرن بەداخەوە تاو ئامارە ئێستا لە ئختیاری مندایە بەس لە کوردستانی قسەی کردنەوە 330 و دوودانە ڕووداوی کاریگەری زمان هەبووە 221 دانیان لە بەشی بیناسازی بووە کە بۆتە هۆی 21 دانە کوژراو کە حدودەن ماوەی 10 ڕۆژ پێش لە شاری مهاباد لە حسابی مزگەوت سووردا کە خەریکی بیناسازی بوون کاریگەری ژیانی دەستاوە. خاڵی ناتەکان لە چاوگرن حتمما ڕعایەتیان بکەن و لە کلاسەکانیشدا کە ئەنجومەن دایاندنێ کلاسەکان بۆ هێناتی خۆیانە بەشدار بن هیوادار بن ئینشاءالله. وڵا سپاس بۆ بەشداریت بیدەرانی خۆشەویست چیەکێ لە چالەکانی کرێکاریمان لەگەڵ بوو کە گۆشەیەکی بچووک لە دەرد و ئازارەکانی کۆمەلگای کرێکاری بزوتنەوەی کرێکاری کوردستانی بۆ ئێمە و بینەرانی خۆشەویستی باس کرد. کاک فاروق هەروەکە پێشەوەی کە پەیوەندیەکەی ئەم بینەرە خۆشەویستە وەکو یەکێ لە چالەکانی کرێکاری ببیستین پرسیاری ئەوەم کرد بزوتنەوەی کرێکاری لە کوردستان و ئێران بەگشتی شێوازی خەباتەکەیان جۆرێکی دیکە بوو ئەوژەوەی کە بەشداری ژنان و منداڵان بە شێوەیەکی بەرفراوانتر بوو کە لە ساڵانی پێشدا بەو فراوانیە نەئەبینرا ئەمە هەڵدەگەڕێتەوە بۆچی؟ وەگەر کۆمنتێکی شێ لە سەر قسەکانی ئەم بینەرە بە ڕێزەیە چالەکە کرێکاری خۆشەویست ئەگەر ئیجازەم دەی بە ئەمە چوومەتیا دوای ئەوەڵەن من دەستخۆشیەکەم لەو کاکەیە و پێم وایە ئەگەر کرێکارانی ئێمە ئاوە جەسوورانە بۆ عەقڵیەتەوە بڕۆن باوەڕ ناکەم دەوڵەت بتوانێت لە بەرامبەریان خۆی بگرێت بێگومان وایە ئەگەر کرێکارەکە نەچوو لە ئەنجومەنەکە بەشداری نەکرد دەزانم کرێکاران کاریان هەدا فەقیرن کوێرەوەریان هەیە ماڵ و منداڵیان هەیە مشکلیان هەیە حتا پولی سواربوونی ئۆتۆبوسیان بە تەواوی نییە هەموو ئەوانە حاڵیم بەڵام کاکەجان ئەگەر هەمومان مرەفاه باین مبارزەکردن ئاسان بوو سەختەوەی تۆ لەو شەرایطە سەختە بێ بکەی وایە
موقعیەتی تەبەقەی کاریگەری ئێمە و بە تایبەت کرێکاران لە کوردستان کە فشاری دووقاتە سیاسیان لەسرە ئەم واقعیەتە بۆیە کە ئەمن دەستخۆشیان پێڵم با ئەو ئەنجومەنانە دروستکەن دوو دەنگ هەمیشە لە دەنگێک بە قووەترە هیچ قسە لەوەیە نییە بۆیە کە بێگومان یەکبوونی کرێکاران و ئیتحاد کردەوەیان بە ئەنجومەنی نێوەنەی بە تەعاونی نێوەنەی بە ئیتحادیەوە تا تاحتی هەر ناوێک بێ ئەمە یەکی لە ئاساسی ترین شتەکانی ئێمە باسی ئەوەی کرد کە گوایە دەسەڵاتیان پێنادەن کاکە گیان معلومە دەسەڵاتت پێنادەن مەجلسی جەمهوری ئیسلامی کە دایان ناوە و خەڵک نوێنەریان ئینتخاب کردەوە بە خیاڵی خۆیان جوابی مەجلیسەکە نادەنەوە نەخواست جوابی ئەنجومەنێکی کرێکاری بدەنەوە لە شاری مەهاباد خۆ معلومە ئەو ڕژیمە هیچی پێوە یعنی خۆ وەکو دەوڵەتێک تۆ بڵێ تەعهوداتی خۆی خەریکە بەڕێوە با ڕژمەی یەکێک لەو دەوڵەتانەیە لە باتی ئەوەی حافزی قانون بێ لە وڵاتەکەی خۆی قانون شکێنە خۆی دەوڵەتی جمهوری ئیسلامی گەورەترین قانون شکێنی ئەم کۆمەلگای ئێمەدا لە بەرخاترەوە مبارزەکردن لەگەڵ ئەم لە پێناوی لەگەڵ ئەم ڕژیمە بەڕاستی کارێکە بێزگە لە ئەوە باسی ئەو 21 کرێکارە کوژراوی کردکە بەڕاستی ئێش بە دڵی هەموو ئینسانێکی شرافتمەند دەگاکە کرێکارێک بۆ ئەوەی ماڵومدالی بخێوکە مەجبورە لە شرایەتێکی نامساعیدی شرایەتی کارا بێ و گیانی خۆشی لە پێنا ئەوە بەختکە و لەوانەیە ناویشی بەبێ دەنگ ڕۆیشت بێ کەسیش ئاگای لێ نەبوو بێ بەڵام بە حقیقت ڕەنجی ئەو خانەوادانەی کە ئەو 22 کرێکاریان لە دەستداوە زۆر عەزیمترە لە هەموو ئەو شتانی کە ئێستا ئەمڕۆ لە ئێرانە ئەتفاقێکی ئەمە لایەک لە مەسەلەکە لایەکی دوو ئەگەر ئیجازە بدەی جارێکی تیر باسی بکەمەوە کاکە موختار کرێکار هەرزانترین کالایە ئەمڕۆ لە ئێرە تەماتە گرانە بێ برنج گرانە بێ ڕۆن قەند چای برنج کار وەکو کالا لە هەمووی هەرزانترە قیمەتەکە هێروا سابتەمێنێ ئەم ساڵ بە خەیاڵی خۆیان ئاخرین حەدی ئەقەلی حەقدەستیان کە داناوە 100,000 تمەنیان خستوێنی پوڵی چەند کیلۆ تەماتەیان خستوەتە سەری بۆ خانەوادەیەکی کرێکاری تیابیکەن کرێکار ئەمڕۆ هەرزانترین کالایە کە لە بازاری ئێرانە خەریدی فروش پێکرێ ئەمە دیاری 35 ساڵ حکوومەتی ئیسلامیە ئەمە کەڵکە ئێمە لەگەڵ ئەم واقعیەتە ڕوبەروین لەگەڵ ئەم واقعیەتە ڕوبەروین و مبارزەکردن هەم سەختە چونکە ڕژیمێکە کولیەی ئیمکاناتی خۆی تەرخان کردو بۆ سەرکوتی بزوتنەوەکان ئەوە لایەک و ڕژیمێکە هیچ تەعهوداتێکی بەرامبەر بە کۆمەلگا نییە ئەو پوڵە ئێستش قەرار وایە تەحریم لا بچێت نازان بلایەتیان لا ناچێ پوڵێکی هەیە ئێران دەڵێن 100 تا 120 میلیارد دۆلارە ئەمن دڵنیات دەکەم ناڵێم دینار و 2 دینار بەڵام دۆلار و 2 دۆلار بەڵام بەڕاستی 180 ئەو پوڵانە سەرفی پاراستنی نیزامی جمهوری ئیسلامیەکە بەڵێ جایتر بە سوپای پاس ئەلان چییە؟ سوپای پاسەران ئەردی ئەقل 2000 قەراردادی لە بەردەست دەوڵەتە داناوە کە تا ئەو پوڵانە دێن پوڵەکانی پێ بدەن بۆ کاری نەکراوە کە سوپای پاسەران ئەلان خەریکە لە ئێرانی وەرگری کاکە هەمویان خۆیان لێ مات کردووە لەو پوڵە تەنها ئەوەی سامی بەرناکەوێت تێدا کرێکار و خەڵکی زەحمەتکێش ئەوە بەڵام بچینەوە سەر پرسیارەکەی جەنابەت بۆ ژنان بەشداریان کرد من نازانم تاریخ پێشەوەی کە وڵامی و پرسیارە بینەوە ئاوڕێم ئاماژەکەن کە پەیوەندیکی تەلەفۆنمان لەگەڵا سڵاو لەوێ ئەو کات سڵاو لەوێ و کاتتان باش فەرموو دەمەوێت لەڕێ بەرنامەکەیەوە پیرۆزبەی ئەوەڵی مانگی مەی ڕۆژی کرێکار بکەم بەڵێ لەوێش پیرۆز بێ فەرموو باچینە تۆپێنەرەکان بەرامبەر بە شۆڕشی کرێکاری سەرتاپایان لێتە لەرزین کرێکاران لەم شۆڕشەدا بێتگە لە زنجیرەکانیان هیچ لەدەست نادەن کرێکارانی کوردستان یەکگرن سپاس بۆ پێکات ڕۆژی جیهانی کرێکاریش لایەوە پیرۆز بێت وڵای کاک فەرۆخ لە موردی بەشداری بە خانەوادەگیەوە لە بەشداریکردن لە مبارزاتی کرێکاری دیارە ئەوە هێزێکی زۆرتریان پێدا بەڵام با من یەک نقطە ئیشارە پێ بکەم ئەوش ئەوەیە ژنی کرێکار یا هاوسەری کرێکار تەنها ئەوە نییە بە دلیلی
خانەوادەی کرێکاری ئەچەوسێتەوە بە دلیلی ژنیش دوو قات دەچەوسێتەوە. ئەمە هەستێکی مبارزەخوازی تێدا نەبوونەوە. خۆتان زانن کە لە توولی حیاتی تاریخی ئێرانە تا ئێستا ئەمن نەمبیستووە و نازانم ڕەنگە هەبوو بێ، بەڵام هیچ کات شرایطی ژیانی ژنان لە توولی 35 ساڵی ڕابردوو بەقەی ئەم 35 ساڵی جمهوری ئیسلامی ناخۆش و خراپ نەبووە. بێجگە لە بێحقوقی، بێجگە لە هەموو ئەوانە فشار بۆ هێنان لە ئەسیر پێوەنانەوە، لە تەلاق و ئیزدواجەوە، لە منداڵەوە، لە بە ئەستۆی منداڵگرتنەوە بکرێت. پەیوەندێکی تەلەفۆنمان لەگەڵ سڵاو لەبێ و کاتتان باش. دەڵێ فەرموو. سڵاو لەبێ و کاتتان باش. کاتت باش مادوژ نەمرا. سپاس دەکەم فەرموو. ڕۆژی جیانی کرێکاران لێوێ بەڕێز و لە گشتیان پیرۆز دەکەین. لە ئێوەش پیرۆز بێت. باش مادوژ نەبن. سپاس دەکەین. بەڵێ بەداخۆ پەیوەندەکەی قەتە بوو. کاک فاروق کردی هیچ کات بەقەی ئەم تاریخ لە حیاتی 35 ساڵەیە ژنان و نزوڵمیان لێ نەچووە. ژن فشاری ڕۆحی، فشاری اقتصادی، فشاری ڕۆحی، فشاری ماڵ و منداڵ. کاکی گیان ئەتۆ ئەو موسیبەتانەی شەڕی 8 ساڵە دیقەت کە ئەو موسیبەتانی کە جمهوری ئیسلامی لە شەڕی 8 ساڵە بۆ وجودی هێنا خەڵکە چوونەوە پیا بوو هەڵهات هەڵژێتەوە. ئەوە ژنەکە بوو دەبوو لە لای منداڵەکانی بمایە، ئەوە ژنەکە بوو دەبوو چێشتی بۆ لێبنان و نانی بۆ پەیاکردایەن. یعنی گەورەترین ڕەنج لە تەحولاتی کۆمەڵایەتی هەموارە لەسەر ژنانە بێگومان. جاوارە بچوو نێو جامعەی کاریگەری و ژنی کاریگەربی هەتا کوێ بمبەخشە ئەو قساکەم هەتا چێشتی دروستەکە بابی دێتە بەرچاوی، چونکە نە نان هەیە، نە ئاو هەیە، نە خوێ هەیە، نە کاسە و کوچک هەیە، نە بە ئەندازەی کافی ئاوروتە. بڕۆ بزانم ئەو ژیانە ببینە. بەڵێ بوورە پەیوەندێکی دیکەمان لەگەڵا سڵاو لەبێ و کاتتان باش. سڵاو لەبێ و کاتتان باش. سڵاو ماندوو نەبن هەموو کاتتان باش. سەرەتا ساڵی ڕۆژی جیهانی کرێکار لە ئێوە و لە هەموو چینی چۆساوی کوردستان و نێوانە بەڕێزەکەشتان بەخێر بێت و پیرۆزبایی دەکەم. بە پێویستی دەزانم سەرەتا لەسەر ئەوەی ئاماژەی بەوە بکەن لە بەرنامەکەتانە کە خەڵکی هەژار و چۆساوی کوردستان لە ڕووی ناچاری و لە ژێر گوشاری ئابووریدا لە جیاتی ئەوەی کە هەندێری منداڵەکانیان بەرەو خوێندن بن بە ناوچە دەیانێرن بۆ شارە فارسنشینەکان و لەوێدا ئەو منداڵانە تووشی دیار لە کۆمەڵایەتیەکان بەتایبەتی ئاتیا دەبن. باش بوو ئاماژەیەک ئەو بەرنامەتانە بەوە بکەن. دوایی یەکێک لەو کەسانەی کە زۆرترین گوشار لە کۆمەلگای ئیسلامی ئەو چینە کرێکارانە ئەبینێ ژنانی سەرپەرستی بنەماڵن و لە کارکردن لە حەقدەستا لە هەموو هینەکانی کارکردنە هەمیشە زۆرتر دەچەساوێنێتەوە و ئەوە هینیان لێچێت. بەڵێ ئەگەر بینەری بەنامەکەی ئێمە بووێتی لا سەرتاوە کاک فاروقی وامیری ئاماژەی بەوە کرد کە بەشێک لەو دیاردانەی کە بەهۆی سیاستەکانی کۆماری ئیسلامی و تووشی بنەماڵە کرێکاریەکان و کۆمەلگای کوردستان و ئێران بەگشتی بووە مەسلەی ئەمادەی هۆشبەر و ئاعتیاد بووە و ئێستاش کە لەگەڵ بەڕێستا قساکەین لەسەر ئەو ئازارانەی کە ژنانی کوردستان و ئێران بەتایبەت ژنانی کرێکاری لەگەڵی دەستەویەخان باسمانە کرد. بەڵێ بە دنیای کۆمەڵگەکانی لەسەر بەدواداهاتەکانی بێکاری و نەبوونی کار و گوشار لەسەر کرێکاران ئەوە باسەکەم کە یەکێک لە گەورەترین هۆکاری کۆچی نخبەکان بۆ دەرەوەی وەڵات بێکاری و هەروەها جێگەی ینی بێکاری ئەوێتە یەکێک لە گەورەترین متهمی دۆسیەی ئەعتیاد و لەسەر چوونەسەرەوەی تەمەنی زەواج و ئەوەها هاتنەخواردنەوەی تەمەنی زەواجی لەسەر زۆربەی دیار لە کۆمەڵایەتیەکانیش بێکاری گوشار لەسەر چینی چۆساغ و طبقەی کرێکاری کۆمەلگا تەئثیری بووە ئەو بێکاری لە کوردستانە. بەڵێ بێگومان. زۆر سواسانەکەم بەردەوام بن و هیوای شەوی خۆش. سپاس بۆ بەشداری بەڕێستان لە بەرنامەی ئێوە ڕۆژهەڵەدا کە لەسەر بارودۆخی کرێکاران و ڕۆژی جیهانی کرێکارە
بە بەشداری کاک فەرۆقی وامیری ئەندامی دەفتەری سیاسی کۆمەڵە. کاک فەرۆق پێشەوەی کە بڕۆین ئەو ناوبڕە ببینین کە هاوڕێیان هاوکارم ئاماژەکەن پەیامێکی زۆر هاتوو بۆی کە بینەرانی خۆشەویستیش لە بەرنامەکەدا بەشدار بن. من چەند پەیام دەخوێنمەوە دواتر چینە سەر ئەو ناوبڕە بینین. قەلەبەرد لە شاری مەریوان دەڵێ دۆخی کرێکاران لە ئێران ڕۆژ بە ڕۆژ دژوارتر دەبێت و ڕۆژانە دەبیستین کە دەیان کرێکار لەبەر هۆکاری نەبوونی ناستانداردی ئیمەنی گیان لەدەست ئەدەن یا ئەو مەرجەکانی ستاندارد یا ئیمەنی کارگیان لەدەست دەدەن. هاوکات هیچ یاسا و ڕێسایەک پێک نهاتووە کە پشتیوانی لە داخوازی و دۆخی ئەو چینە لە کۆمەلگا بکات. بێکاری و نەبوونی دەرفەتی کار لە کوردستان دیسان کێشەی بۆ کرێکاران ساز کردووە. ئێستاش پەیوەندیەکمان لەگەڵا سڵاو لەبێ و کاتتان باش. بەڵێ فەرموو. سڵاو لەبێ و کاتتان باش فەرموو. پیرۆزبایەکەم لە گشتکە کوردستان. ئەلۆ ئەلۆ بەڵێ فەرموو بینەری خۆشەویست بەڵێ فەرموو. پیرۆزبایەکەم ڕۆژ کارگەرەی بەسەڵی وەتم ناوشتم وەداخەوە مشکلە ئەمڕۆی کارگەرانە ڕۆژەڵات کە لە باشوور کارکەن و لە ئیرانیش هەتا من سندیکەی کارگەری بین خۆیان پابکان و هەتا کارگەری لە ڕۆژهەڵات و کارگەری لە کوردستان ڕێسەکەنی خۆیان ئەگەر خۆیان نەودن خۆیان تەڵاشنەکان هیچ کەس ناتوانێت دفاع بکەێت لە ئەغەر کرێکارەی و کارگەری بەڵکە خۆیان دەبرابەر حەق و خۆیان دفاع بکەن. هەنانی من لە ئیران کارگەر دەری من کە کارکردن وەلی حساب کار دەبێ خۆێت و هیچ وەتو تعلقی هەرێ بخۆچوت لە باشوور و کوردستانی ئێمەتانێشە هەمیشە باشی بنێ ئێمەتێ. بەڵێ ئەوە بەشێک لە بەرنامەکە تەرخانەکەین بۆ کرێکارانی کۆچبەر کە لە درێژەی بەرنامەکەدا حتمان بینەری بن. چەند پەیامی دیکات و کاک فەرۆق بە ئیجازەت من بیان خوێنمەوە. بینەرێک بە ناوی هەڵۆ لە گوندی سلێنی ناوچەی هەورامان. سڵاو بۆ ئێوە و بینەران لە وڵاتێکی سەرمایەداری تاک تەکنۆلۆژی و فەناوەری بەرەو پێش ئەڕوا بە زەرەری چینی کرێکارانە. لە سەدەی ڕابردوودا ژیانی کرێکار باش بوو بەڵام ئێستا خراپە. حەمید لە شاری سنە دەڵێت کرێکارانی ئێران و کوردستان ڕێبەر و ڕێکخەرێکمان نییە کە لە دەوری داخوازیە هاوبەشەکانمان کۆمان بکاتەوە. نەبوونی کەسێک وەک کاک فواد کە ڕێکخەری بزوتنەوە جەماوەریەکان بوو لەم کات و ساتەدا زیاتر لە هەر کات هەستی پێ دەکرێت. کاک فەرۆق ببوورە هاوڕێنی هاوکارم ئاماژەکەن کە ناوبڕێک ئامادەیە. وەبزانم لە ڕۆژانی ڕابردوودا کرێکاران لە بەردەم مەجلیسی شۆرای ئیسلامی ڕەژیمدا خۆپیشاندانێکیان کرد. ئەو ناوبڕە دەبینین و دەینەوە خزمەتی بینەرانی خۆشەویست. دموکراتیک کنونی با استبداد و دیکتاتوری مذهبی تعیین تکلیف کنند. شعار کارگر معلم پیوندتان مبارک. محرک به هرز رفته نتواند به بار نشیند و راحتتر سرکوب گردد. ندادن مجوز به تظاهرات قانونی، سرکوب شدید اعتصابات و تظاهرات، دادن حبس‌های تعلیقی سنگین به نمایندگان کارگران معدمی آمار با بالاترین آمار تورم، گرانی، بیکاری، قراردادهای موقت و سوبید امضا در بردگی 93% کارگران، حقوق‌های 1/4 خط فقر با 80% مردم زیر خط فقر، در اعتیاد، طلاق، افسردگی و گرسنگی. دامن شیطان بزرگ و نوشیدن جام زهر به اعتصابات معلمان و کارگران خط و نشان کشید
و دست آخر این که در ترس از دست دادن ثروت و قدرت زناهای جنگ طلب رژیم با کوبیدن بر طبل جنگ همسو با دوستان امپریالیست خود تلاش میکنند. زنده باد اول ماه مه روز نبرد جهانی کارگران علیه بهره‌کشی و استبداد، پیش به سوی ایجاد اتحادیه‌ها به فدراسیون سراسری کارگران مزمجیران. زنده باد مبارزات آزادخواهانه زحمتکشان، پیروز باد حاکمیت شورای دموکراتیک ستمکشان. سپاسگزارم از آقای شورای زحمتی. کجا باید قطع کنیم؟ معیشت منزلت حق مسلم ماست. معیشت منزلت حق مسلم ماست. کارگر معلم اتحاد اتحاد. کارگر معلم اتحاد اتحاد. بینەرانی خۆشەویست بینەری بەردەمەی ئێوە ڕۆژهەڵاتن لە کەناڵی ئاسمانی ڕۆژهەڵاتەوە کە هەموو شەوانی پێنجشەمە لە کاتژمێر 7 بە کاتی هەولێر و 8:30 بە کاتی تاران پێشکەش بە ئێوە خۆشەویستان دەکرێت. کاک فەڕۆ پێشەوەی کە بڕۆینە سەر پرسیارێکی دیکە چەند پەیامی دیکاتووە کە من بەشێکیان نەخوێنمەوە. ئاڵای سوور لە ئەوێ هەنگی ناوچەی ژاوەرە و دەڵێت سڵاو ڕێز بۆ میوانی خۆشەویستی بەرنامە کاک فەرۆخی بەڕێز. بەبوونەی یەکی ئایا ڕۆژی جیهانی چینی کرێکار پیرۆزبایەکی گەرم لە هەموو کرێکارانی جیهان بەتایبەتی کرێکارانی کوردستان کە چونکە ئەوان بێجگە لە ستەمی چینایەتی چەندین ستەمی دیکەیان لەسەرە، لەوانە ستەمی نەتەوەیی مەزهەبی و هەروەها بەهۆی سەنعەتی نەبوونی کوردستان ئەوان دەبێ ئاوارەی شارەکانی دەرەوەی کوردستان دوور لە ماڵ و منداڵیان خەرێکی کارکردن بن. پێکهێنانی دامەزراوە و ڕێکخراوە پیشەییەکان ئەرکی گرنگی هەموو هەڵسوڕاوانی کرێکاریە و تێکۆشەلامی ڕێگای ئازادی و ڕزگاریە. کاک فاڕۆق یەکێک لەو پرسیارانەی کە لەوانەیە پرسیاری بینەرانی خۆشەویستیش بێ ئەوەیە کە کۆماری ئیسلامی هەردەم ژنان لە ناوەندەکانی کار دوور دەخاتەوە، محرومیان دەکات لە چەندین ڕشتەی دانشگایی بۆی کە نەبن بە مهندس نەبن بە تەکنیسیان و باقی ئەو شغڵانەی کە بۆیان دیاری کرابوو کە پێشتر لی بەرخۆردار بوون، بەڵام ئێستا بە حکمی ئەوەی کە ئەو ڕشتە دەرسیانەی کە حەزف کراوە لە دانشگاکان بۆ کچان ژنان لە ساڵانی داهاتوودا محروم دەبن لە ئەو شغڵانە. و ئێستاش کە ئێمە لە بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات داین چەندین گرفتی جۆرا و جۆر وەکو زعیفەبوون ئەوەی کە لە کللتوری کۆماری ئیسلامیدا سەرچاوی گرتووە، وەکو زعیفەبوون لاوازبوون بەشێکی زۆر لە ژنان محروم دەکرێن لە ئەو کارانە. بەشێکی زۆر لە کۆمەلگای بێکاری ئێران ژنان بەداخەوە. ئەو ئاستەنگ و گرفتانە بەڕای بەڕێستان چین لە بەردەم ئەو ژنانەکە وەکو ژنانی کرێکار ناسراون؟ پێش ئەوە ئیجازەم هەیە بدەم رابطەی بینی کرێکاران و معلیمان ئەگەر ئێستا لە شعارەکە بواە لەو کلیپەیە باسی کرد. کرێکار بە پێی تعریفی اقتصادی عیبارەتە لەو کرێکارە کە هێزی خۆی هێزی کاری خۆی دەفرۆشێ و فقط بە هێزی کاری خۆی بەڕێچێ. ئەمە بۆ معلیمەکە شەروایە لە چوارچێوەی فکری خەڵکی عمومی گویا ئاوایە معلیم دەستی سپیە یەخە سپیە بە ئیستلاح ئەوە ناکرێت جوتی کرێکار بێ، بەڵام بە پێی تعریف
هەموو معلمان کارم بە تەبەقەی سەرەوە نییە بە ڕوئەسای دانشگا هاو ئەوانە بەڵام هەموو معلمان ڕاستەوخۆ بەشێکن لە تەبەقەی کاریگەر چونکە فقط هێزی عەقڵ و شعوری خۆیانە دەیفرۆشن و بەوە بەڕێ ئەدەچن هەر فەرق ناکە چ بەکاری بە ئیستیلاح فیزیکی بیکەی چ بەکاری فکری بیکەی هیچ فەرق ناکە کرێکارێک کە بەکاری فکری خۆی و بەکاری فیزیکی خۆی کارەکە هیچ فەرق ناکە چه هەر شغڵێکی ببێ هەر شغڵێکی بێت چ کرێکاری بێت لە کارخانە چ معلمی بێت لە مەدرسە لەبەر خاترەوە ئەوانە هەمووی کرێکارن ئێمە کە دەڵێن نابێ شعاری ئەوە بدەین کرێکار معلم یەکێک نەودوانە ئەسڵەن دەبێت مادام اعتسابات و مبارزاتی معلمین هەیە کرێکاران هەروە کرێکاران بەشداری تیا بکەن مادام اعتراضاتی کرێکاری هەیە معلمین بێ هەروەک بەشداری تیا بکەن مهم ئەوەیە ئەوانە هاوتەبەقەن لە کۆمەلگایە ئەوان بە پێی فرۆشتنی هێزی عەقڵ و یا هێزی دەستی خۆیان و هێزی بازووی خۆیان خەریکن بەڕێ دەچن و هەر بەم دەلیلەیش ئەوان پێکەوە یەک تەبەقەن و بنابەرئین مبارزاتیان ئیمکاناتێکە لە دەوڵەت یەسەنن گوشایشێکە لە نێو کۆمەلگایە بە وجودی دێنن هەر ئیتفاقی بکەوێت چ بە خراپ و چ بە چاک هەردووکیان تێیان مشتەرەکن لەبەر خاترەوەی ئەمە حکمەکە لەباری تەبیعیەوە کە کرێکاران و معلمین یەک بگرن بمبەخشە و تۆزەحکەم بڕێ توولانی بوو بەڵام کاک فاروق بەخشە پێشەوەی کە وڵامی پرسیارە ببینەوە هاوڕێن ئاماژەکەن کە پەیوەندێکمان لەگەڵا ئەو پەیوەندیش وەرەگرین و سڵاو لێبێ و کاتتان باش سڵاو لەبێ و کاتتان باش فەرموو باشتر بەڕێزم فەرموو بەڵێ بەداخەوە پەیوەندەکەی قادە بوو کاک فاروق بگورە فەرموو کاکە موختار ئەمن دیارە ڕەنگە تەمەنم ئەو مەجالم پێ بداوە شت عەرز بکەم خەڵکی ئێران بەڕاستی و واقعی انقلابیان نەکردبەوە جمهوری ئیسلامی بێتە سەرکار تۆ لەوە گەڕێ بەرەی دێموکراسی خوازی و چەپەکە و هەمووی تووشی نەخۆشی و گێژوێژی بووین و نەمانتوانی بەڕاستی کارەکە بکەین بەنا لە تاران ئەمن فوق العادە ژنانم دیوە بە لیباسی جوان و مۆدێرنەوە هاتوونەتە خیابان بۆ سەدان جانم دیوە بمبەخشە مینی ژووب لە ئێران لە تاران لە خاوەریمانە لە تاران دروست بوو لەبەر خاترەوە وەرە تۆ تووشی ڕژیمێک ببی کە یەک جارە لە باتی هەموو ئارزوە شۆڕژگێڕەکانت کە بریتە لە ئازادی و بەرابەری و حقوقی ژن و پیا و هەمووی ئەو شتانە یەک جارە بدباتەوە لە کونجی ماڵدانێ و بۆ ئەوەت وەزیفە بۆ دانێک کە تۆ دەبێ منداڵ بەخێوکەی ئەبێ عەلە العومری مێردەکەت بی دەبێ ئەمە خانەوادە مقەدەسە دەبێ ئەوە بکەی ئەمە فشارێکی کۆمەڵایەتیە فشارێکی سیاسیە فشارێکی اقتصادیە و لە هەمووی مهمتر فشارێکی ڕەوانیە ئەتۆ کاراکتێر و شخصیەتت لە نیوەی کۆمەلگا کە ژنن بڕیوە بۆیە کە من بەش بە حاڵی خۆما دەزانم ژنانی کورد ئێران بە تەوری کولی و بە تایبەت ژنانی کوردستان کە تێدا نامەوێت تعریف و تەبلیغ بکەم ئێستا بۆ کۆمەڵە سازمانێکی وەکو کۆمەڵە بوو کە کاتی خۆی هێنانە مەیدان شخصیەتی بە ژناندا و لە بزوتنەوەی و لە مقاومەتی شاری سنە فقط و جارێتر لە کۆبانی تکرار بووە ئەم حاڵەت ئەوە نیشانیدا و جمهوری ئیسلامی فوق العادە لەوە نیگەرانەکە ڕۆژی ژنانی ئێران متشکل بن و من دڵنیام دەبن ئیمزای 10 ملیۆن ئیمزای 1 ملیۆنی گەورەترین کەمپینێکە کە دەبێ ئیدامە بدرێت لە کوردستان دەبێت ژنان متشکل بن وەک ژن دەبێ متشکل بن دەتوانن گەورەترین هێزی ئاڵوگۆڕ بن ئەوانە کانونی خانەوادەن دایکن ژنن خوشکن یعنی هەموو عەتبی خانەوادە و هەموو عەتبی کۆمەلگایان لەگەڵە ئەگەر هەر حرەکەتێکی کۆمەلگایی بکەن ئەمن پێم وایە تەئسیری گەورەیە بێ و بۆیە کە کرێکارەکان و ژنە کرێکارەکانیش لەگەڵ کرێکارەکان چوون تا بتوانن هەم لە باری عاتیفیەوە هەم لە باری هێزەوە نیرو هێز بدەن لە مێردەکانیان کارێکی زۆر ئەساسی و بنیانیان کردو کە ئەو کارەیان کرد. بەخشکە فەرق پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لەبێ و ئەو کاتتان باش. سڵاو لەبێ و کاتتان باش فەرموو. ئەلۆ بەڕێزم ئەو کاتت باش. باشتر بەڕێزم فەرموو.
ویستم لە ڕێگای بەرنامەکەتانەوە پیرۆزباییەکی مای لە سەرجەم کرێکاران و جیهان بکەم. بەڵێ فەرموو. هەر لێرەوەشەوە داوا دەکەم ویستمەوەیە داخوازی کرێکاران تێکەڵ بە بەرژەوەندی ئەم دا ئەولامەکەن ئەگەر دەکرێت دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەم کەرەوە لە ڕێگای تەلەفۆنەکەەوە لە ڕێگای بەرنامەکەی داوا لەوە بەڕێزانەکەم ئەو شتانە کۆکو خۆی هەیە باسی بکەن. وەکو چی بێ بە باسکەین؟ بەڵێ فەرموو. پرسیارێکم بۆ میوانە بەڕێزەکەتان هەیە. بەڵێ فەرموو. ئایا ئەو شتێکەوە ئەوان باسیەکەن هەر وەکو ئێستا کە خۆی باسیەکات ئایا ئەو بەڵێ فەرموو. ئەلۆ بەڵێ فەرموو. ویستم بزانم ئەو شتانێک کە بەڕۆز کافارە باسیەکات هەر ئەو شتێکەوە ئێستا ئەو باسی یانێ کۆمەڵان وەکو خۆی هەر ئەوەیەوە کە ئێستا ئەو باسیەکات یا ئەو کۆمەڵی ئێستا لەگەڵ ئەو کۆمەڵی کە کاتی خۆی لەس نەتوانانی ئەو شتانە بێت یا کاتی خۆی لە کوردستانی ئێران بە تایبەتی هەروایە هەر ئەو شتێک ئێستا ئەو باسیەکات بەس ئەوەیە ئایا کۆمەڵە پشتیوانی لە خەباتی کرێکاری دەکات؟ بەڵێ بەداخەوەکەی کاک فاروق لەوانەیە پرسیارەکەی ئەوە بێ ئایا کۆمەڵە وەکو ساڵانی ڕابردوو پشتیوانی لە بەزوتنەوەی کرێکاری دەکات؟ وڵای من پێم سەیرە پرسیاری وا بکەی لە مەوردی کۆمەڵەوە خودی پرسیارەکەم پێ بڕێە غیرە عادیە بەڵام ئەگەر هەر جوابی بدەمەوە بەڵێ هەر وەک جاران وایە و هەر وەک جارانی دیفاعەکە و هەر وەک جارانی پشتیوانیەکە و یەک زەرە تەردیدیشی نە ئەو بینەندەمان وەنە بەقیەتریشیز گۆنە تەردیدێکیان نەبێ کۆمەڵە سەرسەختترین مەبارزی ڕێگای کرێکار و زەحمەتکێشە بێگومان وایە هیچ تەردیدی تیانێ. ئەگەر لە کوردستان و ئێران بەگشتی ئەگەر باسی خەباتی کرێکاری دەکەی ناوی کۆمەڵە دێن ئەگەر باس لە مافی ژن و مافی منداڵان و ڕێکخراوە جەماوەریەکان دەکەی و پێکهێنانی ئەو تەشەکولانەی کە ڕێکخەری بزوتنەوە جەماوەریەکانن هەموو کەس پەنجە بۆ کۆمەڵە کێشەوە ئاماژە بە خەت و ڕێبازی فکری کۆمەڵە دەکات لە کوردستان و ئێران بەگشتی. کاک فاروق چەند پەیامی دیکاتوە ناکرێ ئەوانیش بەشداری نەدەین. ئیسماعیلی لە هەمەدان دەڵێت علی ڕەبیعی وەزیری کاری ئێران وتی بەبێ هاوکاری و ڕێککەوتن لەگەڵ دنیای دەرەوە ناتوانین ڕێژەی بێکاری لە ئێران کەم بکەینەوە کە ئەمەش نیشانەی فشاری زیاترە بۆ سەر کرێکاران. بەڵام دوێنێ خامنەی لە شەبەکەی یەکی ئێراندا وتی کێشەی بێکاری لە ئێران پەیوەندی بە ڕێککەوتنی لۆزان و یان ژنێڤەوە نییە. کاک فاروق یەکێک لەو بینەرە خۆشەویستەکان کە پەیوەندی تەلەفۆنی بوو لەگەڵماندا ئاماژەی بە کرێکارانی کۆچبەر کرد. ئێمە لە ئێران کرێکارانی کۆچبەرمان هەیە کە لە وڵاتانی وەکو ئەفغانستان و باقی وڵاتانێک کە بە جۆرە لە جۆرەکان کێشەی ئابووری و یا کێشەی سیاسی و ئاڵۆزی سیاسیان بووە ڕویان لە ئێران کرد و ئێستاش بەشێک لە کرێکارانی بەتایبەتی ڕۆژهەڵاتی کوردستان و ئەو باقی شارەکانی ئێران ڕویان لە هەرێمی کوردستان کردووە کە بینیومانە مافیان خوراوە حەقدەستیان نەدراوەتێ مافەکانیان پێشێل کراوەوە بە حکمی ئەوەی کە شارۆمەندی ئەم هەرێمەنین ناتوانن لە ناوەندە یاساییەکانیش داخوازەکانی خۆیان تۆمارکەن. ئەو گرفتانەی کە لە پێش کرێکارانی کۆچبەردایە چین؟ کە دەڵێ کرێکاری کۆچبەر خود بە خود ئەوە بۆ سەلماندووە کە بە میقدارێکی زۆر لە حقوقی خۆی مەحرومە. من هەر نمونەت بۆ بێنمەوە الان بە سەدان هەزار کرێکاری کوردستان کە کۆچبەری ژنین لە کوردستانەوە بە دەلیلی ناسەنعەتی بوون، بە دەلیلی زوڵم و زۆر، بە دەلیلی اقتصادێکی شکا و بێکاریەکی فراوانەوە هەڵوەدای هەموو شارەکانی ئێران بوون. ئەوە نەحەقی بیمەی هەیە، نەحەقی مەسکەنی هەیە، دەتوانێت بچێ بەلای دکتور نەبیمەی، هیچ کارە هیچ حقوقێکی نییە، پۆڵێکی ڕق و ڕوود ئەوش ئەگەر پێ بدەن یا پێ نەدەن. 9 مانگ لە ژن و ماڵ و منداڵی دوورەکەوێتەوە بەم پوڵەکەمە ڕازی بۆ خۆتەنا کۆچبەری نییە. لە ئێران بە دەلیلی عەدەمە تەوازون لە خودی اقتصادەکەدا
کاکە لە هەموو بوجەکانە بوجەی ئوستانی ئازەربایجان بە ئیزافەی کوردستان بە ئیزافەی کرماشان بە ئیزافەی ئیلام هەر چواری بەقەی تەنها بوجەی ئیسفەهان نییە کە 17 ملیۆنە لە سەرمایە لە خەدەماتێکا کە دەوڵەت ئێرایەدا. معلومە کرێکارانی ئەم منتیقانە کە زۆربەیان کوردن و معلومە تەبعیزەکە وایە معلومە هەڵوەدای شارەکانی بوون ئەتۆ باسی ئەوە بۆ بکەین بەڵێ دەزانم کرێکاری ئەفغانیش لە ئێران هەن و دڵنیا بە وەختی کرێکارەکەی خۆی و ئەنجومەنی سنفیەکەی کە ئەو کاکەمان لە مەهابادەوە بەی باسکردین بە ڕەسمی ناناسن و عەلاڕەغمیەوە لە قانونی ئاساسی خۆشی باسی کردووە معلومە حقوقی ئەو ئەفغانە فەقیرە چ بەڵایەکی بەسەردێ و چ ماڵوێرانێکە نەکوڕی سەبتی ناوەکرێ نەدەتوانێت لە ئیمکانات کەڵک وەرگێ ئەو ئیمکانە کەمەیش کە حتا لە ئێرانیش پێڕازیە و ئەوەشی گیر ناکەوێت. پێشگە لە ئەوە کرێکارانی کردێنە هەرێمی کوردستان خۆی هەرێمی کوردستانیش تووشی مشکلی گەورەی اقتصادی بۆ ئێستا شەڕی داعش چوونە خوارەوەی قیمەتی نەوت نەدانی بوجێ ئەلانە نزیکی 15 مانگە بوجێ ئەم وڵاتە نادرێ و بە 1000 کێش میقدارێ موچی خودی کارمەندەکانی خۆی بۆ تامینەکرێ معلومە ئەو کرێکانە کە هاتوون تووشی مەزیقە بوون بە ئیزافەی ئەوە دەبێت لێرانە ئەقامەت وەرگرن دەبێت لێرانە مەرزەکانە بڕن و قەواعید و مقەررات بێ. من کرێکارە ناسم لەم شارە مەجبورە بێ هەر 15 شەو جارێک بچێتە ئەو دوی مەرزەکەەوە جارێکی تر لەبەرەوە مۆری لێ بداتەوە بێ 15 شەوی تر بتوانێت لە وڵاتە بمێنێتەوە. کاکە کاری سەختە من دڵنیام هەر ئەمڕۆ کە من لە ڕۆژنامەکان خوێندمەوە 150,000 کرێکار لە کوردستانە لە ماوەی چەند مانگی ڕابردووە بێکار کەوتون لێرەش اقتصادەکە شکاوە لێرەش اقتصادەکە خەوتووە کرێکار لە کوردستان بەهۆی جیرانەتی و هێندێ کۆڵبەری و فلان و ئەوانە و بەڵام ئەوش بە قیمەتێکی حاسان بۆ ئێمە تەواو نەبووە بۆ ئێمە ساڵیانە بە کوشتن و لەم دوو بۆ ئەو دوی مەرزەکان حەدیقەن من ئامارەکەم بەدەستەوە نیە زیاتر لە سەدان کەسی ئێمە و کرێکار و زەحمەتکێش و فەقیر کۆڵبەری ئێمە کوژاون لە هینەکان بەڵام هەر مەجبور بوون و کارە بکەن ئەمانە هەمووی فشاری بێکاریەکە هەم لێرە و هەم لەوێ ئەم بەحرانانە دروستی کردووە و جەمهوری ئیسلامی بۆ ئالعان بۆ ئاگاداری تۆ خەریکە عێراقیش وەک ئێران دەیەکە خەریکە سوپای پاسداران بۆ عێراقیش دروستەکە خەریکە حەشری شەعبیشەکە بە سوپای پاسداران ئەو تۆحفە جوانە بۆ ئێرانی هێناوە ماوەی 35 ساڵ خەریکە تەحویلی عێراقیدا ئێستیژما بجە هەستا لەو حاڵەتەین باوە. کۆسەڵان لە ناوچەی هەورامانەوە دەڵێت ئەسڵاو ڕێز ئامانجەکان و چالاکیەکانی کۆماری ئیسلامی کە سەرمایەی زۆری دەوێت بۆ مانەوەی خۆی کە هەر لە چالاکی ئەتۆمیە بگرێت تا ناردنی پارە و موچەی خەڵکی ئێران بۆ دەرەوەی وڵات وەکو سووریە و لۆبنان و یەمەن و تا خەرجکردنی ڕێژەیەکی زۆر موچەی ساڵانە لە بواری ئەمنیەتیەوە بووە کە داهاتی ئێران بۆ بەڵام سەرفی ئۆرگان و ناوەندە نظامیەکان کراوە کە ئەویش بۆ سەهۆی ئەوەی کا ڕێژەیەکی زۆر لە خەڵک لەبەر نەبوونی سەرمایە بێکار بن بینەرێک لە ناوچەی ژاوەرەوە. فەرشید لە شاری سەقزەوە کە خۆی بە فەرشید سەقزی ناسان دەڵێت کاتژمێر 5 ئێواری ئەمڕۆ سێشەمە کەمڕۆ پێنجشەمەیە بەڵام نووسیوێسی 8 مانگی گوڵان پاش ئەوەی کە مەحموود ساڵحی چالاکی کرێکاری خەڵکی شاری سەقز هاوڕێ لەگەڵ ژمارەیەک لە هاوڕیانی یەکی مانگی ئایاریان جێژن دەگرت و بەرزڕادەگرت لەلایەن هێزەکانی سەر بە وەزارەتی ئیتلاعاتەوە هێرشکرایە سەریان و دەستگیر کران. سین هەورامی لە مەریوان دەڵێت لە قانونی کاری جمهوری ئیسلامی داهاتووە کە هیچ مافێکی ئازاد و دیموکراتانە بە کرێکاران وەک پێکێنانی یەکێتێک کرێکاریەکان نادا تەنیا ئاماژە بەوە کراوە کە مافی پێکینانی شۆرەهای ئیسلامی کار کە فەسڵی شەشەمی قانونی کارە کە دەبێت پەرەپێدەری کەلتوری ئیسلامی بن ئەمە لەکوێ و مافی کرێکاران کوجا مەرحەبا. سین هەورامی لە شاری مەریوان. کاک فاروق کاک مختار بەڵێ فەرموو چاگنیە ئێمە ناوی ئەو شوورای ئیسلامی کارانە نێو بنێن شوورای تەرویجی ئاینیشی ئەگەری لە ئێران شوورای کاری چی؟ شوورای کار دەبێت لە حەقی کرێکار بپرسێ ئەو هاتووە لە بێ حقوقی کرێکارە پرسێ بە بێ حقوقی کرێکارە وجودی هەیە بۆ ئەوە کرێکار بێ حقوق بێ وجودی هەیە ئەوانە نێوانە شوورای ئیسلامی کار نێوان برێن شوورای تەرویجی مەسەب و لێگەڕێن ئەوە باشترێن.
بەڵێ کاک فارغڕواکە و بینرە خۆشەویستیش ئاماژەی پێکرد ناوەندگەلێ وەکو شۆرای ئیسلامی کار مەجموعی نمایندەگانی ئەنجومەنی سنفی و واژێر شاخەکانیان کە هەمویان وەکو بەشێک لە بەستیج و بەستیجی ئۆرگانەکان و بەستیجی ئیدارات و باقی ئەو ئۆرگانە پەیوەنددارانەی بە ناوەندەکانی سەرکوتەوەست ئەو ئۆرگانانەی کە ئیشارەمان پێکرد ئایا بە جۆرە لە جۆرەکان خۆیان سەرکوتی کرێکاران ناکەن؟ بێگومان بۆ ئەوە دروست کراون ئەوە دروست کراون من ئەرزم کردی لە ئەوەڵی قسەکانمە بێزگە لە فشاری سیاسی بێزگە لە فشاری پۆلیسی بێزگە لە هەموو شتێکی ئەوانە ڕاستە خۆ چونکە دەزانێت کرێکار دەیەوێت تەشەکول دروستکە و دەیەوێت کارێکی وابکە ئەو زووتر دەستی بۆ بردووە لە باتیەوەی شوراهای کاریگەری لە کارخانە دروستکەن شوراهای ئیسلامیان دروست کردووە کە ئەم شورا ئیسلامیانە ئەرکیان ئەوەیە کرێکاران داوای داخوازەکانیان نەکەن کرێکاران پەراکەندە بن جاسوسی بۆ جمهوری ئیسلامیەکەن لەسەر فعالینی کرێکاری بە زیندانیان نەدەن بە گرتنیان نەدەن ئەمانە لە واقع شورای ئیسلامی کار نین وەک لە باسەکەی پێشومان عەرزم کردی ئەمانە شورای جاسوسین لە کرێکاران و فعالانی کرێکاری کە خەریکن لە کارخانەکان کارەکەن هەروەک بەشێ لە حراست لە ئیدارەکانەوەیە من ئەرزم کردی جمهوری ئیسلامی خەڵکی ئێرانی بە گرەوگان گرتووە لە شورای کارەوە بگرە لە حراستەکانەوە بگرە لە بەسیجەوە بگرە لە سپای پاسدارانیەوە بگرە لە ئیتلاعاتی بگرە لە ئیتلاعاتی سپای پاسدارانەوە بگرە ئەم ڕژیمە ڕژیمێکی کاملەن ئەمنیەتیە کاملەن ئێرانی بە گرەوگان گرتووە کاملەن شرایط و فەزای نیزامی و ئەمنیەتی بەسەر ملت و بەسەر خەڵکادا سەپانوە ڕەنگە پیا زۆر جارە ئاوات پاشای خیابان کابزا هیچی تیان نییە بەڵام فەرمووت تۆ ئیدارەیە حراسەتی لێیە بچۆ کارگایەکی سکۆلە شورای ئیسلامی لێیە نەزانم بچۆ خیابان نەهی ئەزمونکەراتی لێیە بۆکوێکی لەگەڵ ئەمە لە واقعی خۆی هەروەک ئەرزم کردی بە گرێوگانی گرتووە میلەتە ئەوەیە بەڵێ کاک فارۆق هاوڕێیانم لە ژووری کۆنتۆڵ ئاماژەکەن کە کاتی بەرنامەکە بەرەو کۆتایی و چەندین پرسیاریش ماوە و زۆرێک لە پەیامی بینەرانی خۆشەویستیش بە هەمان شێوە بەڵام من بە لا پێشەنگدا گۆواری پێشەنگ کە کانونی هونەر و ئەدەبیاتی کرێکاری کۆمەڵە دەری دەکرد کەمە لەسەر و بەندیش سەردەمی شاخ ئەتوانین ناوی لێ ببین نەکەڕۆزی شاعر شێعرێکی هۆنیوەتەوە لە گوڵانی 62دا چاپ کراوە لە گۆواری پێشەنگدا منیش پێشکەش بە بینەرانی خۆشەویست و سەرجەم کرێکارانی کوردستانی دەکەم و بەو شیعرە کۆتایی بە بەرنامەی ئەم شۆماندێنین گەلانی جیهان ئەی کرێکاران ئەی چەوساوانی دەستی زۆرداران ئیتر بەسیەتی تاکەی ژێردەستی تاکەی دیلی و هەژاری و پەستی ساڵەهای ساڵا زووخەو ئەنۆشین ئایا دەزانن بۆ کێ دەکۆشین بۆ هەندێ ناکەس ڕزیل و خوێنخۆر سرمایەداری پیسی خاوەن زۆر ئیتر بەسیەتی تاکەی ئەم حاڵە تاکەی بێدەنگی لەم ژینە تاڵە سیرکەن کوردستان ئاگر و خوێنە ئاگری قینی دوژمن بەزێنە ئێمە گەلێکی بێدەرەتانین بێبەش لە شادی و مافی ژیانین چەندە خوێنا و ئارەق ئەڕژێنین هەتا تیکەیەک نانوە دەستبێنین وڵاتمان پڕ لە برسی و بێکاری یان کوێرەوەری ڕووتی و هەژاری تا کەسێ تێرە هەزاران برسی لاواز و ڕجاڵ ژین پڕ مەترسی ماڵمان جێ دێڵین لە شوێن ئیش و کار ئاوارە دەبین لەم شار بۆ ئەو شار گەر ببێ شیرکەت یان کوورەخانە ئەویش بەڕاستی هەرگیان کێشانە بینەرانی خۆشەویست بینەری بەرنامەی ئێوە و ڕۆژهەڵات بوون کە هەموو شەوانی پێنجشەمەیەک لە کاتژمێر 7 بە کاتی هەولێر و 8 و 30 دقیقە بە کاتی تاران پێشکەش بە ئێوە خۆشەویستان دەکرێت و ئێوەش دەتوانن تا پێنجشەمەی داهاتوو لە ڕێگای ئیمەیلی info@rojhalat.tv پەیام بۆ بەرنامەی ئێوە و ڕۆژهەڵات بنێرن و ڕەخنە و پێشنیارەکانتان لەسەر چۆنیەتی بەڕێوەبردننی بەرنامەکە و هەروەها ئەو تەوەرانەی کە پێتان خۆشە لە بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتدا باس بکرێت دەتوانن لە ڕێگای ئەو ئیمەیلەوە کە ئاماژەم پێکردواتە info@rojhalat.tv پەیامان بۆ بنێرن و ئێمەش حتمەنەکە ڕەخنا پێشنیار و تێبینیەکانی ئێوە خۆشەویستان لە بەرچاو دەگرین جارێکی دیکە ڕۆژی جیهانی کرێکار لەسەر جام کرێکارانی کوردستان و ئێران بەگشتی پیرۆزبایی دەکەم و ئاواتەخوازم کە ساڵی داهاتوو ساڵی سەرکەوتنی کرێکارانی ئێران و کوردستان و جیهان بەگشتی بێت تا بەرنامەیەکی دیکە شاد کامەران و سەرکەوتوو بن و سپاس بۆ کاک فارۆقی باوەمیریش کە بەشداری لە بەرنامەکەمانی دەکرد ماڵەوە شەوێکی شاد بۆ هەموو ئێوە خۆشەویستان.